ده بنص ان شاء الله. لسه تشاف. هو اللي جاي. كاغ محمد جنياري رناسو كربكيا والله ما نجدا كاك هالوزيان سواس كاكا محمد ديان سواس كاكا هالوزيان
تازە دەورەکان کۆتایان پێ هاتووە مانگیدا لە نایابی کوردستان یاریەکان دەست پێ دەکەنەوە. بسم الله الرحمن الرحیم بەناوی خوای گەورە و میرەبان. ئەمڕۆ ڕێکەوتی 1/6/2023 بە هەردوو یاری نێوان کەرکووک و ڕێناز دەست پێ دەکات. خولی نایابی ڕانیا یارێکەش بە سەرکردایەتی هەردوو مدەڕیبی لێ هاتوو، کاپتن ئاکۆ و کاپتن بەختیار. ناوەڕاستی ناو یاریگا کەریم یارێکە بەڕێوە دەبات. ئێستاژ یاریەکە دەست پێ کرد تۆبلای کەرکووکە. کوڕانی کەرکووک سێتی سووریان لەبەرە و کوڕانی ڕێناز سێتەکانیان شینن.
تۆپێکی مەترسیدار بۆ ناو خانەی گۆڵی داستان چەلاوی جێبەجێ دەکرێت لەلایەن یاریسان ژمارە 23 تۆپەکە جێبەجێکراوە بۆ دەرەوەی یاریگەر.
لە لای کاپتن سامانە و کاپتن سامان جێبەجێی دەکات تۆپەکە بۆ پێشەوە باران تۆپەکە کۆنترۆڵ دەکات و دەبێتە ئاوت کاپتن سامان هەڵدانیدا لەلایەن ئارام بابانیەوە جێبەجێ دەکرێت کاردۆ چاویە فاول لە بەرژەوەندی کەرکووک و یاریزان کاردۆ چاوی تۆپەکە جێبەجێکرا تۆ لای ئارازە ئاراز بۆ کاردۆس تۆپەکە بۆ پێشەوە دەنێرێت بڕوا ماریۆ لەوێ ئاگاداری هەڵسوکەوتی یاریزانەکانە فاول لە بەرژەوەندی ڕێناس هەریەک لە یاریزانەکانی کەرکووک لە گۆڵ پارێزەوە کاپتن داستان چەلاوی کاردۆس چاوی ئاراز ئارام بابانی سەرهەد سامان بورهان دانەربایس لازۆ عەلی کاپتن حەمە باران تۆپەکە جێبەجێ دەکات تۆپ لای ئەمینە شودێک بۆ ناوە بەڵام شۆ دەرەوەی یاریگە کۆرناڵ لە بەرژەوەندی کەرکووک یاریەکە ئەنجامە 0-0 تۆپەکە جێبەجێکرا لازۆ عەلی تۆپەکەی لایە بەڵام بۆ خانەی گۆڵ و بۆ دەرەوەی یاریگە سەردار بۆ نامۆ بۆ شاکار تۆپ لە ناوەڕاستی یاریگە تۆپەکە بەرەو پێشەوە لەلایەن یاریزان ئومێد مەلا ئۆفساید لەسەر یاریزانانی ڕێناس بە سێتی سووریاریەکە ڕێناسی بە سێتی شین تۆپ لای کاردۆ چاویە کاردۆ چاوی بۆ ئاراز بۆ سامان بورهان کاپتن سامان بورهان تۆپەکە بەرەو پێشەوە ئاراستە دەکات تۆپ لای سەرهەدە سەرهەد بۆ لازۆ عەلی کۆرناڵ لە بەرژەوەندی کەرکووک یاریزانانی کەرکووک داوای هەژماری پەنارتی دەکەن بەڵام زۆر وازع نەبوو سامان بورهان
یارزانێک ناوەڕاستمان یاریدا کەوتو بارزە حەکەمی ناوەڕاست داوای هاوکاری لە لای من دەکات و بۆ ئەوەی بڕیاری وازع بدەن تۆپەکە جێبەجێ کرا سەردار تۆپەکەی ماڵی گۆڵە لە بەرژەوەندی فرانی ڕێناس حەمەداران تۆپەکە جێبەجێ دەکات تۆپ بۆ ناوەڕاستی یاریگا تۆپ لای دانەدا دانەرباییز تۆپەکە دەباتە پێشەوە بۆ سەرهەد تۆپەکەی پێناژێت و کۆنترۆل ناکرێت بەسێتە دەرەوەی یاریگا ئەڵدان میلا فرانی ڕێناس تۆپ لای ئەمین نەبی شوتێک بۆ ناوە بەڵام چۆ دەرەوەی خانەی گۆڵ حەمەداران تۆپەکە جێبەجێ دەکات عندي شغل خل اخلص شغل واجي ابقى قاعده هنا ئاود لە بەرژەوەندی فرانی کەرکووک على شنو انت غبيتني ئاوتەکە جێبەجێ کرا غبيتني تۆپ لای سەرهەدا بەڵە فاول لە بەرژەوەندی کەرکووک تۆپ بەرەو خانەی گۆڵ کاپتن سامان جێبەجێ دەکات بەڵام تۆپەکە 3 مەتر لە خۆی دوور ناکەوێتەوە و تۆپەکە دەچێتە ئاوت روح شو تريدين سوي اكبر واحد يبي يجيب يرجع اي هذا انا ما هذا الحكي ما جيبي لا شنو غصب على شنو غصب الماي سەرەتا ئاوتەکە جێبەجێ دەکات بۆ قڕانی کەرکووک دووبارە ئاوت بۆ دانەربایز فاول لە بەرژەوەندی تیپی کەرکووک زارێک بەڕووی ئومێد مەلادا بەرز کرایەوە زاری زەر بۆ یاریزان ئومێد مەلا تۆپێکی جێگر و مەترسیدار لەسەر خانەی گۆڵی ڕێناس کاپتن سامان جێبەجێ دەکات بۆ ناوە یاریەکە لە بەرژەوەندی هیچ لە ئەردانیە بە ئەنجامی 0-0 تۆپەکە جێبەجێ دەکرێت بەڵام تۆپ ناگاتە خانەی گۆڵ سەرەت تۆپێک بۆ ناوە تۆپەکە چۆ دەرەوەی یاریگە
گۆڵپارێز شەماڵ تۆپەکە دێنێتەوە و ئەمە باران جێبەجێ دەکات تۆ بلای ئەمە بارانە بەڵە تۆپەکەی جێبەجێ کرد بۆ ناوەڕاستی یاریگا سامان بورهان تۆپەکە وەردەگرێت سامان بورهان تۆپەکەی وەرگرت و تۆپ بۆ ناوە بەڵێ بۆ دەرەوەی یاریگا تۆپ بۆ دەرەوەی یاریگا حەکەمی ناوەڕاست کەریم هەردوو یاریدەدەرەکەی دێکان و محەممەد شەماڵ تۆپەکە جێبەجێ دەکات بلای ڕوا ماریۆیە ڕوا ماریۆ بۆ سامان سامان بۆ سەرهەد تۆ بلای ئەمینە ئەمین بۆ پێشەوە تۆپێکی جوان بۆ سامان بورهان ئەنجامی یاریەکە 0-0 سی خولەک ماوەلا ناوە سعيد Başla. یاریزانێک بۆ چارەسەری سەرەتایی دەچێتە دەرەوەی یاریگا تۆ بلای ئارام بابانە ئارام بابان تۆ بۆ ئەمین ئەمین بۆ سامان بورهان تۆ بلای لازۆ عەلیە لازۆ عەلی تۆپەکەی لایە و تۆ بۆ پێشەوە تۆپەکە وەردەگرێت بارزانی ڕێناس نامۆ تۆ بلای ئارامە ئارام بۆ پێشەوە کۆرناڵ لە بەرژەوەندی تیپی کەرکووک
لازو علی کۆڕناڵەکە جێبەجێ دەکات بۆ ئەمین شوتێک بۆ ناوە بەڵام یاریزانانی ڕێناس ناڵم تۆپەکە بچێتە خانەی گۆڵ. لازو علی تۆپی لایە لازو علی بۆ ئەمین بۆ ناوە بەڵام یاریزانانی ڕێناس تۆپەکە هەڵدەدەنا دەرەوەی یاریگەر. تەکە جێبەجێکرا لە یاریزان سامان بورهان بۆ کاردۆس بۆ سەرهەت تۆپی لایە تۆپەکە بەرە دەکات بۆ پێشەوە بڕوا ماریۆ کەلێکی جوان بەڵام بۆ سەر ستونی خانەی گۆڵ. فاول لە بەرژەوەندی یاریزانانی ڕێناس. کاپتن خەمەباران تۆپەکە جێگیر دەکات ئەنجامی یاریەکە 0-0 تۆپەکە جێبەجێکرا ئومێد تۆپەکەی نەگەشت بۆ بلای دانەربایس تۆپ بۆ ئارام بابانی تۆپەکەی لا ئەمین بۆ کاردۆس چاوی بۆ ئاراس سامان بوران تۆپی لایە تۆپەکە دەبات بەرەوە ئاراسە پێشەوە تۆپ لای سەرهەد بۆ دانەربایس تۆپەکەی لێ دەستەندرێ ئێستا سەرهەد تۆپێک بووناوە فاول لە بەرژەوەندی کوڕانی ڕێناس. لای ئومێدە ئومێد لای ئاکارە تۆپەکە ئومێد مەلا فاول لە بەرژەوەندی کاپتن سامان بورهان و تیپی کەرکووک. تۆپەکە جێبەجێکرا بۆ کاردۆ چاوی کاردۆ بۆ ئەمین تۆپ لای ئارام بابانەوە بۆ ئەمین بۆ سامان بورهان تۆپ لای سامان بورهان بۆ کاردۆس سامان تۆپەکە هەڵدات بۆ ئارام بابان بۆ کاردۆ چاوی تۆپ لای ئەمینە سامان بورهان تۆپی لایە سامان بورهان فاولێکی جێگیر و ڕاستەوخۆ بۆ تیپی کەرکووک
بەڵێ کاردو چاوی تۆپەکە جێبەجێ دەکات بۆ ناو خانەی گۆڵ کاپتن شەماڵ تۆپێکی جێگر و مەترسیدار لەسەر خانەی گۆڵی ڕێناس هەیە کاردو چاوی تۆپەکە جێبەجێ دەکات بۆ ناو خانەی گۆڵ بەڵام پشت تۆپەکە بەر پشتی یاریزانانی ڕێناس دەکەوێت تۆ بلای ئەمەبارانە ئەمەباران بەڵێ تۆپێک بۆ خانەی گۆڵ کاپتن شەماڵ تۆپەکە دەجێڕێتەوە ئەم جارەیان بڕوا تۆپەکە جێبەجێ دەکات بەڵێ دووبارە کاپتن شەماڵ تۆپەکە دێنێتەوە خانەی گۆڵی ڕێناس و هەوڵی جوانی یاریزانانی کە بۆسەر خانەی گۆڵی تیپی ڕێناس بەڵام گۆڵ پارێزی لێ هات و کاپتن شەماڵ تۆپەکە دێنێتەوە دەرێ لە خانەی گۆڵ گۆڵ پارێز ئەوە شاندەرانی یاری نێوان کەرکووک و ڕێناس جاب مدولان ئەوە شەرد و هاندەرانی تیپی کەرکووک و تیپی ڕێناس سەرەتای یاریەکانە بۆیە بە گەردنگوڕی پێشوازی لێ نەکراوە دەنات جمهورێکی یەکجار زۆر لێ بۆ سیرکردنی ئەو یاریە نابەی پولی ڕانیە بۆ پارێز چارەسەری سەرەتایی وەرگرت کۆڕناڵ لە بەرژەوەندی تیپی کەرکووک بۆ ئەمینە ئەمین کەلێکی خەتەر یۆزار مەترسیدار لەلایەن یاریزان ئارازەوە بۆ ناو خانەی گۆڵی ڕێناس بەڵام تۆپەکە دەچێتە دەرەوەی یاریگە باران تۆپەکە جێبەجێ دەکات لە ناو خانەی گۆڵی ڕێناس تۆپەکەی جێبەجێ کرد بۆ ناوڕاستی یاریگا لای نامۆیە نامۆ تۆپیدایە تۆپەکە ناگات فاوڵ لە بەرژەوەندی ڕانی کەرکووک زانین ئەم جارەیان کێ تۆپەکە جێبەجێ دەکات وا دیارە سامان بورهان داوای جێگرکردنی تۆپەکە دەکات و دیارە بۆ خۆی جێبەجێ دەکات کەرکووک بەسێتی سوور یاری دەکات ڕێناسیش بەسێتی شین تۆپەکە لای کاپتن سامانە و کاپتن سامان لە هەوڵدایە تۆپەکە جێبەجێ کات تۆپ بۆ ناوەی خانەی گۆڵی ڕێناس بەڵام بۆ دەرەوەی یاریگا و دەبێتە کۆڕنا هەڵدانەوەی گۆشە لە بەرژەوەندی تیپی کەرکووکە
ئەمین لە گۆشەی یاریگاکەوە تۆپەکە جێبەجێ دەکات بۆ ناوە، بەڵام وا دیارە ئاڵگۆڕی تۆپ هەیە. هەمەیادا وا دیارە بە بۆنەی نادیەوە جارە دوور کەوتۆتەوە. ئەو یاریزانانە پێویستیان بە لیاقە و تەمرینێکی باش هەیە بۆ ئەوەی بۆ خولی نایب بۆ ئامادەکەن خولی نایابی کوردستان نەوەکی لیژنەی تیپەمەندەکان ڕانێ. تۆ بلای کاپتن سامانە، کاپتن سامان بۆ لازۆ بۆ ئارام، بەڵام تۆپەکە دەبێتە فاڵ لە بەرژەوەندی کوڕانی ڕێناس. کاپتن حەمەباران تۆپەکە دەنێرێت بۆ پێشەوە، تۆ بلای حەمەبارانە تۆپەکە جێبەجێ دەکات، تۆ بلای ژمارە 8 نابوو نامۆ، تۆ بلای نامۆیە، تۆ بلای نامۆیە، بەڵام تۆپەکە وەردەژیرێ لە نامۆ. ئێستا تۆ بلای دانەربایزە، دانەربایز بۆ ئەمین تۆپێک بۆ ناوە، سەرهەت تۆپەکە وەردەگرێ، بەڵە تۆپێک بۆ ناوە بڕوا ماریۆ کەندێک جێبەجێ دەکات و بەڵام بۆ دەرەوەی خانەی گۆڵی تیپی ڕێناس. تۆپەکە جێبەجێ دەکات لەلایەن یاریزان حەمەباران، دیارە ئاراستەی باکە لە بەرژەوەندی تیپی کەرکووکە. بلای ئاکارە سەردار تۆپەکەی پێ وەرناگیرێت، لای تۆ سامان بورهان بۆ کاردۆس بۆ ئاراز بەرەو خانەی گۆڵی ڕەناز بۆ پێشەوە، تۆ بلای سەرهەد بۆ ئاراس، تۆ بلای ژمارە 21 تۆ لە دەرەوەی یاریگایە و ئاوت لە بەرژەوەندی یاریزانانی کەرکووک. تۆپەکە جێبەجێ کرا، تۆ بلای کاپتن سامان بورهان کاپتن سامان بورهان تۆپەکە بەرەو ئارام بابانی، فاڵ لە بەرژەوەندی یاریزانانی کەرکووک. هاوکار و هاوڕێمان کاگڕەوەند ڕاستەوخۆ یاریەکەتان بۆ دەگواستەوە دەستخۆشی لێ دەکەین. منیش وەک سابیر ئاجی کەمێک لە بێژەری یاریەکەی بە کەم و کوڕی ینی چۆن دەڵی کەم و کوڕیەکەی ئەو توی تێدایە دڵنیا بە، بەڵام داوای لێبوردنمان هەیە هەر پێمان خۆشە بۆ ئەوەی بینەر و بیسەری یاریەکان دەنگ و ڕەنگمان هەبێ. بنا ئێمە وەکو معلقێک نین، زۆر سەرکەوتوو بین، بە ئینشەڵا هیوادارین لەلایەن ئێوە ڕەخنەمان لێ نەگیرێ. تۆپ جێبەجێ لەلایەن کاپتن سامان بۆ ناو خانەی گۆڵی ڕێناس ئومێد مەلا تۆپەکە دەخاتە دەرەوەی یاریگا و ئاوت لە بەرژەوەندی کوڕانی کەرکووکە. سەرهەد تۆپەکە جێبەجێ دەکات، سەرهەد تۆپی لای جێبەجێ کرا، تۆپ لای ئەمین واران تۆپەکە دەکاتە کۆرناڵ لە بەرژەوەندی کوڕانی کەرکووک.
کۆتاییەکانی یاریەکە داین تۆپەکە جێبەجێ کرات فاول لە بەرژەوەندی یاریزانانی ڕێناس دیارە یاریزانانی ڕێناس بەرێککەوتن ڕوویداوە لە ناو خانەی گۆڵی خۆیاندا یاریگا بە سەلامەتی و تەندروستی یاریزانانی ڕێناس دەگۆڵێتەوە بەڵێ بە دڵنیاوە دەزانن ئینشەڵا سەلامەتن دەڵێت دەبێت یارەکە بڕوات تۆپەکە جێگیر دەکرێت لەلایەن یاریزان ڤاران یاریزانی تیپی ڕێناس و تاییدی پشتەوەی ڕێناس تۆپەکە جێبەجێ دەکات بۆ پێشەوەی یاریگا تۆپ لای سەردارە سەردار تۆپەکەی پێ کۆنتڕۆڵ ناکرێت ئێستاش تۆپ لای لازۆ عەلیە لازۆ عەلی تۆپێک بۆ ئاراس تۆپەکە دەنێرێت بۆ سەرهەد سەرهەد بۆ پێشەوەی یاریگا تۆپ لای سەرهەدا سەرهەد تۆپەکە دەبێتە پێشەوە تۆپ لای دانەربایس دانەربایس تۆپەکەی پێ کۆنتڕۆڵ ناکرێت و یاریزانانی ڕێناس کۆنتڕۆڵی دەکەن تۆپ بۆ دەرەوەی یاریگا و ئاوت لە بەرژەوەندی تیپی کەرکووکە تۆپ لای کاردۆ چاویە کاردۆ چاوی تۆپێک بۆ پێشەوە فاول لە بەرژەوەندی تیپی ڕێناسە بەرێککەوتنێک ڕوویدا لەلایەن سێ یاریزانەوە گۆڵ پارێز شەماڵ هەمەڤاران بڕوا ماریۆ دیارە داوای چارەسەری سەرەتایی دەکەن چارەسەری سەرەتایی بۆ هەردوو یاریزان بڕوا ماریۆ گۆڵ پارێز شەماڵ لە خولەکی کۆتاییەکان داین چی هەیە؟ دانیێل وا دەڵێ ئەویان دەست خۆش زستەیەک تۆ من دیشۆی نووسی زستە لی ناژیرە هەدە شاخانەیە ئەوەیە ئاودێر نووسێتی دڵنیا بەهەوە بێئی شەویشە تاقی دەکاتەوە ئینشەڵا دەستخۆشمان بۆ هەموو لایەک هیوادارین لە تەمۆح خۆشەویستانی وەرزش دابین چکە پێم وابێ ئەگەر بێژەرەکەی بکەیت ئەگەر هەر چۆن دەڵێ باسی ناو یاریگا و لاعیبەکان بکەین پێم وابێ کیفایەتە خۆشتر لەوەی کە دەگە دەنگ و ژاوەژاوی هاندەران بێتە ناو لایڤەکەمان تۆپ لای کاپتن عەمەڤاران جێبەجێ دەکرێت تۆپەکە جێبەجێ کرات بۆ ناوەڕاستی یاریگا تۆپ لای لازۆ عەلیە لازۆ عەلی تۆپی لایە لازۆ عەلی بۆ کاردۆس کاردۆس تۆپی لایە و بۆ ئاراس ئاراس بەرەو سەرهەد تۆپ لای سەرهەدە سەرهەد تۆپ دەباتە پێشەوە بەڵام فاوڵ
لە بەرژەوەندی کوڕانی کەرکوک. تۆپ لای سامان بورهانە، سامان بورهان بۆ ئەمین، ئەمین تۆپی لایە، تۆپێکی زۆر جوان بۆ سەرهەد، بەڵام بەداخەوە تۆپەکەی پێ کۆنتڕۆڵ ناکرێت. تۆپێکی زۆر جوان بەناو یاریزانەکاندا بۆ سەرهەد بەڕێ دەکات، بەڵام سەرهەد ناتوانێت کۆنتڕۆڵی کات 100%. تۆپ لای کاپتن شەماڵە، کاپتن شەماڵ تۆپەکە جێگیری دەکات. تۆپ جێگیرکرا بۆ ناوەڕاستی یاریگا. تاڵە تۆپێک هێرشێک لە بەرژەوەندی کوڕانی ڕێناس. ئەمین تۆپەکە وەردەگرێت، سامان بورهان بۆ سەرهەد، سەرهەد تۆپەکە دەباتە بەرەو پێشەوەی خانەی گۆڵی ڕێناس. تۆپ بەرەو پێشەوە بۆ دانەر، دانەر تۆپەکە نزیک دەخاتەوە لە هێڵی جەزا. لازۆ عەلی تۆپێک، دانەر بایس، وا تۆپێکی زۆر جوان دەخاتە ناو خانەی گۆڵ، بەڵام کاپتن شەماڵ زۆر بە لێ هاتووی و زۆر بە جوانی تۆپەکە دێنێتەوە دەرە. تۆپەکە ئێستا لە گۆشە و لای کاپتن سامانە. تۆپێکی زۆر جوان گەڕایەوە لەلایەن کاپتن شەماڵ کە لێ ئەم دەرفەتانی کرد و یەکجار مەترسیدارن. ئارام بابان تۆپێکی مەترسیداری هەڵدا سەر خانەی گۆڵ. یارێکی خۆش و برایەتی و تەبایی بەڕێوە دەچێت ئەمڕۆ لە سەعەی یاریگای ئازادە ڕەش لە ڕانیا. یارەکە لە نێوان هەردوو تیپی کەرکوک و تیپی ڕێناس. گێمی یەکەم بە کۆتا هات لە نێوان هەردوو تیپی ڕێناس و کەرکوک بە ئەنجامی 0-0. ئینشاڵڵا بۆ گێمی دومیش دەگەڕێنەوە. ئینشاڵڵا گێمی دووەمیش چاوتان لەسەر لایڤەکە بێ، دەگەڕێنەوە خزمەتتان و بێژەری و لایڤ و ڕاستەوخۆتان بۆ دەکەینەوە. ئینشاڵڵا لە خزمەتتاندا بێت.